نەخێر من ئەو شتم نەبیستووە و هیچ هێزێکی ئیسلامیش ئەو شتەی پێخۆش نەبووە لەبەرەوەی کە ئێمە هەمیشە یعنی تەوەقوعمان لە داعیەکانمان ئەوەیە کە چ سەلەفی بێ و چ غەیرە سەلەفی بێ کە لە دەسەڵات و لە مەسائلی دنیا خۆیان بپارێزن لە مەسئلەی ئافرەت و ئەو خۆیان پارێزن بۆی کەوا هەم خۆیان بە جوانی بهێڵنەوە و هەم داوەکەیشیان بە جوانی بهێڵنەوە. ڕایەکی تایبەتیت هەبوو لەسەر ئەو بابەتە تۆ جەنابتان؟ نەخێر ئێمە مەسئلەی ئەوە وەکو عەرزم کردی هەموو داعیەکان چەند جاریش کە لە خزمەتیان نەبووین ئێمە حتا پێمان باش نەبوو داعیەکان سیاسیش بن بۆی کەوا خۆیان پارێزن حتا لەو ململانیانی کە هەیە. باشە بەڵام تۆ بۆ خۆت لە پای بەدواداچوونەکانت لە پای نزیکیت ڕاست و دروستی و بابەتت بۆ دەرکەوت یانی زانیت کە خەتا لە لای کێ بووە؟ مەسەلەی یەکێک ئەو گرفتەی کەوتم لەسەر یەکێک لە ڕابەرانی سەلەفێت لە هەرێمی کوردستاندا بابەتێکی شەخسی مەسەلەی زەواجەکەیەوە بوو بە دەنگۆ لە هەرێمی کوردستاندا یانی من عەرزم کردی ئەوە هەر داعیەک هەر بانخوازێک سەلەفی بێ و غەیرە سەلەفی بێ ئەبێ زۆر خۆی بپارێزێ لە مەسئلەی دەسەڵات لە مەسئلەی پارە لە مەسئلەی ئیمکانات لە مەسئلەی بەقەد ئەوە بەدوایە چووی کە بزانی ئەو داعیە لانی کەم ئەوەی کە ئەو بابەتی لەسەر بڵاو کرایەوە ئەوەت بۆ یەکلا بۆوانێک کە ئەو تێوە گلاوە یان پێچەوانەکەی ڕاستە؟ واللهی من زۆر مهتەم نەبووم پێی بە حەقیقەت